گەڕاینەوە وڵاتان لە ڤیددیو ئەمجارەدا باسی باشترین و جوانترین و پڕ تایبەتمەندترین موبایل دەکەین کە ڕاستە ساڵی ڕابردوون نمایشکرا، بەڵام دڵنیام کە ئێوەش وەکو من عەشقی خۆیتان دەکات کە ئەم هەموو تایبەتمەندە ناوازەی لە خۆگرتووە. ئەویش موبایلی هەتاوەکو کۆتایی بینەرمان بە بۆ خستنە ڕووی سەرجەم تایبەتمەندە ناوازەکانی ئەم موبایلە. سەرەتا ئینترۆ دەبینین و دواتر باسی سەرجەم تایبەتمەندەکانی لێوە دەکەین. لە پاکە دەرهێنانی موبایلەکەتان بەدڵ بوو، سڵاوی خوا گەورەتان لەبێ. من هیوام هیوازادە دیلمانی وەک هەمیشە لە تێکپلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیددیۆ ئەمجارەدا باشترین و زەخمترین موبایلی کۆمپانیای ڤیڤۆتان بۆ دەخەینە ڕوو، ئەویش موبایلی ڤیڤۆ X7 Pro Plus کە بەهۆی نمایشکردنی ئەم موبایلەوە کۆمپانیای ڤیڤۆ منی عەشقی ئەم موبایلە کرد. ئێستاش سەرجەم تایبەتمەندەکانی موبایلەتان بۆ دەخەینە ڕوو، سەرەتاش لە هەڵسەنگاندن و ناساندنی کامێرەکانی موبایلەتان بۆ دەخەینە ڕوو کە یەکێک لە خاڵە هەرە جەوهەریەکانی موبایلێ، ئەویش کە من زۆر سەرسامیم، ئەویش هەر چواردانە کامێرای کە لە موبایلە لە خۆی گرتووە دژەلەرزینی ڕقەواری لە خۆی دەگرێت. تەنانەت کامێرە سەرەکی ئەم موبایلە 5 هەستەوەری دژەلەرزین لە خۆ دەگرێت و سێنە کامێرەکانی تریشی 4 دانە هەستەوەری دژەلەرزین لە خۆ دەگرن. کامێرە سەرەکی موبایلە بەڕوونی 50 مێگاپیکسلی هەستەوەری کۆمپانیای سامسونگ لە زۆری ISO GN1 بە قەبارەی 1 لەسەر 1.3 ئینج و قەبارەی پێکسلی 1.2 مایکرۆمەترە. هاوێنەی کامێرای ئەم موبایلە لەلایەن کۆمپانیای زەیسی ئەڵمانیەوە بۆ دابین کراوە بە تەکنەلۆژیای 6 پلاستیک لێنزی و هەروەها 1 لاز لێنزی. وەک لە پێشوودا ئاماژەمان پێدا کامێرا سەرەکی موبایلە 5 دانە هەستەوەری جەلەرزینی ڕقەواڵی لە خۆ دەگرێت بە ناوی VIS و OIS هەردووشی لێک داوەتەوە بۆ باشترکردنی جەلەرزین لەم کامێرا ئەم موبایلەدا. کامێرای دومی ئەم موبایلە بریتە لە گۆشەفراوان بەڕوونی 48 مێگاپیکسلی کۆمپانیای سون لە زۆری IMX 598 وە گۆشەکردنی وێنە بە 114 پلە. کامێرای سێمی ئەم موبایلە بریتە لە کامێرای تەلێفۆتۆ پۆرتڕێت بەڕوونی 12 مێگاپیکسلی هەستەوەری کۆمپانیای سۆنی لە زۆری IMX 663 و 2X ئۆپتیکال زوم. جیا لە کامێرای 2X ئۆپتیکال زوم کە باسمان لەوە کرد بۆ کامێرای یاخود بڵێن بۆ وێنە پۆرتڕێتەکان بەکاردێت. کامێرایکی تریشی پێریسکۆپی لە خۆ دەگرێت بەڕوونی 8 مێگاپیکسلی هەستەوەری کۆمپانیای ئۆمنیڤیژن و بەڕەهەندی نزیک خستنەوەی تەنەکانمان هەتاوەکو 6 ئێکس زوم. جیا لە 4 کامێرا و هەستەوەری سەرنجی خۆکار تایبەتمەندی ئایدۆ زومیش لە خۆ دەگرێت. هەرچی دەربارەی کامێرای سەرفی موبایلێ بەڕوونی 32 مێگاپیکسلی کۆمپانیای سۆنی لە زۆری IMX 615 دەربارەی ڤیددیۆگرتەی کامێرای سێلفی بەڕوونی 1080p و 30 فریم لە سرکێکدا لە خۆ دەگرێت. ڤیددیۆگرتەی کامێرای ئەم موبایلە بەڕوونی 8K و 30 فریم لە خۆ دەگرێت و لەپاڵ ئەمەشدا بەڕوونی 4K و 6 فریم لە سرکەیەکدا لە خۆ دەگرێت. هەر لە باسی کامێرادا بمێنینەوە، کامێرای ئەم موبایلە لە ڕیزبەندی باشترین کامێراکان دەبێت وەک تایبەتمەندەکانمان بۆ ئێوە خۆشەویست خستە ڕوو. لە پێگەی DX ئۆمارێکدا توانێت وێتی 135 خاڵ کۆ بکاتەوە و لە ڕیزبەندی هەرە باشترین کامێراکانی موبایلەکە هۆشمەندەکان دابدرێت. دووبارە ناگەڕێنەوە وڵاتە، بەڵکو هەلە بەشی کامێرادا دەمێنینەوە کە پاش چەند ماوەیەک ئێمە ئەزمموی سەرجەم کامێراکانی بەشی دوا و پێشەوەمان کرد. لە بەشی دواوەداگەر لە کامێرەی سەرەکیەوە دەست پێ بکەین HDR-ێکی زۆر باش دیتێڵێکی زۆر باش لە خۆ دەگرێت و لە هەموو شوێنێکدا ئەتوانێت پشت بەم کامێرایە وبەستیت. بە ڕەنگە سروشتەکان ئەتوان بڵێم ڕەنگی فلتەری کە لەم کامێرای زەگیرکراوە زۆر سروشتی لە خۆ دەگرێت. کامێرەی دوو هەمیان کە باسمان لێوە کرد کامێرەی گۆشەفراوانە، ئەمەشیان دیتێڵێکی یەکجار نایاب لە خۆ دەگرێت کە وەک دیارە ڕوونیەکەی 48 مێگاپیکسلە و هەلە بەشی ئەم گۆشەفراوانشدا دەتوانێت OIS لە خۆ دەگرێت و
و دەتوانێت بۆ بەشی ڤیددیۆگرتش پشتی پێ ببەستیت. کامێرا گرنگەکە کە لە نێو کووردا زۆر پشتی پێ دەبەسترێت ئەویش دوو ئۆپتیکال زوومەکەی پۆرتڕیتە کە دەتوانم بڵێم یەکێک لە هەرە کامێرا نایبەکان کە تاقیبم کرد بێت و بەشی پۆرتڕیت ئەم موبایلە بووە کە هەموو کامێراکانی تدەنێرێتەوە ماڵەوە چونکە کە بڵێم ئەزمونم کرد بێت جگە لەوانی دیکە کە ڕیڤیومان کردووە ڕەنگی سروشتی زۆر باش و ڕەنگی بڵێن سکینتۆنەکە دەبەخشێت و بەشی دوامەندا بە شێوێکی زۆر باش و نایب زیاد دەکاتەوە لەوەی خۆمانەوە باگراون دەکات بە باشی بڵێن بە زمانی خۆمان غێم دەکات داخود بلور دەکات بۆکەی هەکەی جوان دەبڕێتەوە کە ئەمەش دەلەدەی پێ دەدەم بە بەشی پۆرتڕیت. چوارم کامێرا کە باسمان لێوە کرد ئەویش کامێرای پێریسکۆپی تێلەفۆتۆ بوو کە دەتوانێت 6 ئێکس بهێنێتە پێشەوە و ڕەهندێکی زۆر باشە بەڕای من بەڵام وێنەکانی 6 ئێکسی و 50 ئێکسی دیتێڵێکی زۆر باشیان نییە و بەڵام کە خودی خۆی 5 ئۆپتیکال زوومە ڕەنگێکی زۆر نایە بوو سروشتەکەی خۆی دەبەخشێت و هیچ ڕەنگێک دەستکاری ناکات داخبێن زێر پێ یاخود باید باڵانسی زۆر بێت ڕێ خودی خۆیتی ئەمەشمان بیر نەچێت هەر لە پاڵ ئەمانەدا دەتوانێت وێنەی مایکرۆشی پێ بچرکێنێت بە بەکارهێنانی کامێرای گۆشەفراوە ئەویش ئەزمونمان کرد کامێرایکی مایکرۆی زۆر باش لەخۆ دەگرێت ئیدێر بڵێم بۆ سەرجەم کامێراکانی دەلەدەی پێ دەدەم لەلایەن خۆمەوە کە ئەزمونم کرد بێت وەکو ئێوەش دەبینن لە لای شاشەی موبایلەکانتان بەدیار دەکەوێت کە وەکو باسمانێ کرد چی دەگرێتەوە لە کامێرادا هەموو بە چەشنەکان لە خۆ دەگرێت وەکو سکینتۆن سروشتی بێت وەکو ڕەنگەکان سروشتی بێت نە زۆر تۆخ بێت نە زۆریش کاڵ بێت کە وا بکات ئێمە هەست بەوە بکەن کە کامێراکی باشە و بۆ وێنەی بڵێم هەموو وێنەکان دەتوانانی پشت بۆ موبایلە ببەستیت. هەرچی دەربارەی سێرفی موبایلەیە تۆزێک بڵێم تۆزێک فەیسمان زەر دەکات ئەمەش هەر عادەتەن وایە بەلای زەریدا دەڕات زۆربەی کامێراکان وەک ئێزودۆڵترا کە ئەزمونم کردو بەلای زەریدا دەڕوات آیفۆن 16 پرۆ ماکس کە ئەزمونم کردو بەلای زەریدا دەڕوات. ڕوونمایە موبایلە بە قەبارە 6.7 ئینجا لە جۆری E5 ئەمۆلیدی LTPO نەوەی دووەم بە ڕوونی 2K و لە خۆگرتنی 570 پێکسل لە هەر ئینجێکی ڕوونماکەدا بە تێک ڕاینوێبوونەوەی 120 هێرتز و تێک ڕای وڵامدانەوەی سەری 50,000 هێرتز کە یەک پەنجەمان و فرە 300 هێرتز لە خۆ دەگرێت بە لە خۆگرتنی چەشنەکان یاخود بڵێن تایبەتمەندی زیاتری ڕووماکە PCI IP3 و HDR+ و Dolby Vision لە خۆ دەگرێت و هەروەها جیاکردنەوە و پیشاندانی سەر و 1 بلیۆن ڕەنگ لەنێو ڕووماکەدا بۆ ئێمە بەدی دەکرێت. هەرچی دەربارەی ڕۆشنایی موبایلەیە ڕۆشنایی موبایلەکەمان ئەستێکی زۆر باش لە خۆ دەگرێت لە بەرتاو بێت لە هەر شوێنێکی ئەم بەکارهێنانەکانتدا بێت بە ڕۆشنایی 1500 لە خۆ دەگرێت ئەمە ژێکێک لە خاڵە هەرە جەوهەریەکانی موبایلەکە بوو کە باسمان لێوە. هەرچی دەربارەی پلاتفۆرم یاخود بڵێن چیپسێتی ئەم موبایلەیە بەکاربەری پرۆسیسەری سناپدراگۆنی 888 پلۆسی ساڵی ڕابردوو کە لە ئێستاشە باشترین ئاست پێشکەش دەکات ئەگەر بۆ بەکارهێنانی گشت بوارێکت بێدا ئەرکە قورسەکان یاخود هەر بوارێکت بێت بە دووری یاخود بڵێن مەودای 5 نانۆمەتر و بەرزبوونەوەی فریکوێنسی هەتاوەکو 3 گیگاهرتز. هەرچی دەربارەی یەکەی ڕێخێری گرافیکی ئەم موبایلەیە ئەویش ئەدرێنۆ 606 لە خۆ دەگرێت. هەر لە بەشی پلاتفۆرمی موبایلەکە بمێنینەوە ئەویش بعد بینە سەر باسی بیرگەی کاتی و بیرگەی ناوکی ئەم موبایلە لە بیرگەی کاتی موبایلە بەڕامی 8 گیگابایت و 12 گیگابایت لە خۆ دەگرێت لە جۆری LPDDR5 و هەروەها بیرگەی ناوەکی بەوەشانەکانی 156 گیگابایت و 512 گیگابایت لە خۆ دەگرێت لە جۆری UFS 3.1 ئەم وەشانەی کە لە بەردەستماندا بریتە لە 12 گیگابایت و بەهۆی سۆفتوێری موبایلەکە یاخود بڵێن دەرماڵی موبایلەکەی Vivo وای کردو 4 گیگابایت بڕی زیاتر بخینە سەرڕامەکە بەمەش دەبێتە 16 گیگابایت ڕات بۆ بیرگەی ناوەکی ئەم موبایلەکە ئاماژەمان پێدا بەردەست خراوە لەلایەن ئێمەوە 512 گیگابایتە هەرچی دەربارەی قی موبایلەیە کە ئێوە لەوانەیە چاوەڕوان بن هەتاو کۆتایی بینەرمان با و دووبارە لایک و شەیرتان بیر نەچێت. باتری ئەم موبایلە خۆ بنتوانستی باتری ئەم موبایلە بریتە لە 4500 میلی ئەمپێر کاتژمێر بە دووخانەیی دانراوە و بە بارگاوی بەتەلی خێرای بە توانای 55 وات و هەلەنێو بۆکسی موبایلەکەشدا بەردەست خراوە. هەرچی دەربارەی بارگای بێتەلی ئەم موبایلە بە توانای 50 وات و بارگای پێچەوانی ئەم موبایلەش بە توانای 10 وات. بڵندگۆکانی ئەم موبایلە دوانە بڵنگۆی ستێریۆ لە خۆ دەگرێت لە جۆری هایفای و دۆڵبی ئەتمۆس کە ئاستێکی زۆر باش و پێشکەوتوانە دیارە موبایلەکە فلاگشیپە ئاشتێکی پێشکەوتوانە لە خۆ دەگرێت. خاڵێکی تیزەوەری کە لە موبایلە بەدیمان کردبێت ئەویش لە خۆگرتنی بڕوانامەی IP68 بەرگری دژی یاخود بڵێن بەرگری دەکات لە ئاو تۆز بۆ مەودای
1.5 متر و بۆ ماوەی 30 خولەک. ڕەنگی بەردەستخراو لە موبایلەدا 3 ڕنگ لە خۆ دەگرێت، ئەوانیش کە ڕەشی مات لە خۆ دەگرێت کە شوێن هیچ پەنجەیەک بەدی ناکرێت و لە بەشی سەرەوەشدا کە لە کامێرەکە دەچێت ئاوێنەی لە خۆ دەگرێت و لە ناوەڕاستیان نووسراوە پرۆفیشنال پلس کامێرا. و لە بەشی خوارەوەشدا نووسراوە کە هاوێنەکان لەلایەن کۆمپانیای زەیسی ئەڵمانی بۆی بەردەستراوە کە لە بەشی کامێرادا ئاماژەمان بەوەی خۆشەویست پێدا. دوو ڕەنگەکەی تریش کە لە جۆری جڵدە و بە ڕەنگی شین و پرتەقاڵی لە خۆ دەگرێت. سوپاس هەتاوەکو ئێستا لەگەڵمان بوون. دڵنیام هەتاوەکو ئێستا چاوەڕوانی زانی نرخی مۆبایلە بوون. دەربارەی نرخی مۆبایلە بەڕامی 12 گیگابایت و بیرگەی 512 گیگابایت کە وەشانەکە ئێستا لەبەر دەستماندایە. نرخەکەی $1000 و ئەگەر بێت و لەلایەن تێک پلسەوە داوای بکەن ئەوە داشکانش تایبەتان بۆ دەکرێت. وەلێرەوەشەوە سوپاس و پێزانیەشی تایبەتمان هەیە بۆ کاک بیلال و کاک بێستن کە توانیان مۆبایلەمان بۆ دەست بخەن و بۆ ئێوەی خۆشەویست بخەینە ڕوو. هەلەلایەن ئەوانیشەوە داوای بکەن ڕقمەکانی ئێستا دێتە سەر شاشەی مۆبایلەکانتان. نانوشانەکەشیان دەکەوێتە شەقامی مەولەوی سلێمانی و پێشەنگای ئایۆن. دووبارە هەر واستان لێ ناهێنن، دەبی هەر لایک و سەبسکرایب و شێری ڤیدیۆکەمان بکەن. زەنگۆڵەکەش چاڵا بکەن و بۆ زۆرترین هاوڕێکان تا بنێرن. لێرەدا دەینە کۆتایی باسکردنی باشترین مۆبایل کە منی عەشقی خۆی کرد کۆمپانیای ڤیڤۆ بەهۆی دروستکردنی ئەم مۆبایلەوە. خواتان لەگەڵ، هەر شاد و کامەران بن.